اف گشته هر ایکی شوان یعنی واکسین کرونا دانای دیسا وان خراجی فحصا کری دهی و همین نگاتیو در کردن الحمد لله دی برف مالا خود وچن دی برف مطار هفلیری وچن پشتینگی دی برف جده وچن اف گشته یعنی وقتی چه گشتید بری نوکانینه که سعر که چونا حرامه که جدابونا غرفه هر دو نفرد غرفه که و شینا برینو که 4 بون و 5 بون و 3 بون الحمد لله خدا کرمت گل کرد و ان شاء الله خدا رزق همه مسلمانات کرد و خدا ملت مجوی و روسی پاریس کو گله کی دی اجتماع قصداوی جهی بکن جهه کی پیروزه و الحمد لله من گله کی حزویره ها بار بکم من چند وجد که مدعایت کرد خودت برزق مکی و الحمد لله به رمضان برزق منو مال خدا آوا ساکانە خەڵک فەرقی هەیە وەک لە پێش ساڵی 2000ەوە خەڵک ئاشنا نەبوو بە چەرەسات بەڵام یێساکانە خەڵک ئاشنا بووە زیاتر چەرەسات بەکارهێنێت هەنێک بابەتی شەیە خەڵک هەر دکتۆر بە تایبەتی ئەینێرێت بۆ هەنێ نەخۆشی بەکاری ئەهێنن بەنسبەت بادەمەوە بەنسبەت ناوکی قەیسیەوە فترەیەک زۆر خەڵک ئەهات تەڵەبی ئەکرد هەندێ مۆسیم هەیە تەڵەبی زیاتر لەسەر یعنی زیاتر خەڵک داواکاری خەڵکی لەسەرە وەکو مۆسیمی جەژنەکان پێش جەژن لە ڕەمەزانە کە پێش جەژنی ڕەمەزانە و پێش جەژنی قوربان و هەروەها بەهاران کە خەڵک زیاتر دەچێتە دەرەوە بۆ گەشت و سەیران ئەمانە زیاتر تەڵەبیان لەسەرە بەڵام ئەگەر کاتێ سعرەکان گۆڕانکاری بەسەرا دێ دیارە عیلاقەی بە باری بژێوی و دارایی خەڵکیشەوە هەیە Comencé desde los 10 años y para mí es un juego fenomenal. Siempre me ha gustado y siempre lo llevo aquí. Y pues la gente, para mí eso no es miedo. Al principio tenía miedo porque tenía miedo en qué sentido, de que me pueda fracturar, etcétera. Pero tiempo a tiempo fui perdiendo mi miedo y pues ahora pues hago maroma, hago lo que me gusta. Súper bueno, pues la verdad me dedico más al gimnasio, en tiempos libres vengo a patinar con mis amigos. El deporte pues un poco arriesgado porque se hace maromas y todo el proceso que tiene el patinaje. Pero igual me encanta mucho la adrenalina. Apenas llevo 8 meses aprendiendo, pero igual de todo se aprende, entre caídas y todo, se vuelve y se levanta y vuelve y comienza. Bueno, vamos a coger otro numerito. ¿Es ese? 5.